سەبارەت بەوەی کە ئێمە هەمیشە جەختمان کردوتەوە لە کاتە گرنگەکان و هەستیارەکانە لەو کاتانەی کە کۆمەڵی حاڵەتی نەخوازرا و ڕوئا لە هەر شارێکدا کۆمەڵێک ئیش بکرێت لەسەر یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی بەڵام بەداخەوە سێرەکەین لەم ساڵا جیاواز لە ساڵانی پێشوو بەهۆی هەبوونی قەیرانی ئابووری بەهۆی نەبوونی موچە لە هەمان کاتیشا ئێمە قەیران و کێشەی تەندروستیمان هەیە کە هەبوونی ڤایرۆسی کۆرۆنایە کە لەم کاتدا سەرڕای دەرچوونی کۆمەڵێ بڕیار و ڕێنمایی و خۆپارێزی لەلایەن ئەنجومەنی پارێزگا لەلایەن بەڕێوەبەراتەکانی تەندروستی وەزارەتی تەندروستی و لەلایەن وەزارەتە پەیوەندیدارەکانەوە بەڵام ئەوەی کە باس ناکرێ و قسەی لەسەر ناکرێ هەبوونی کێشە خێزانیەکان ئەمەوێ بە کورتی باسێک لە ئامارەکانی توندوتیژی خێزانی بکەم لە هەرێمی کوردستان کە بەم شێوەی لای خوارەوەیە کۆی ئاماری بەڕێوەبەراتەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و خێزان لە هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لە هەولێر بۆ ساڵی 2010 3351 کەیسی هەبووە بۆ ساڵی 2019 4628 کەیسی هەبووە پارێزگای دوهۆک بۆ ساڵی 2018 2586 کەیسی هەبووە بۆ ساڵی 2019 2537 کەیسی هەبووە پارێزگای سلێمانی بۆ ساڵی 2018 2000 کەیسی هەبووە بۆ ساڵی 2019 3226 کەیسی هەبووە. بۆ بەیانی ئەوە نەگەرمە.